لە دوهۆک سیپان سپێدە باش ڕەوشە سەقایە و زانیاریەکانی دوهۆک چییە؟ سپێدە باش مدوێت جێوان زانیارە دەست پێ بکەم ژیانیان شەر دوهی بشەف لە میحواری تلسخۆف چەکدارن داعش هەوڵدا نزیکی سەنگەرن پێشمەرگەی بوون لە پڕیبوونا پێشمەرگەی دیگەل چەکدارن داعش بتر ژێ 10 لاشن چەکدارن داعش لە مەیدانە شەرمان گۆی شەر و هەرچوون بەردەوام بوو تا درەنگە شەوە دەرباز بووی لێت نەهادا لەوی میحواری بێدەنگی و بێ هیچ پێشوەچوونێک یا پێشمەرگەی یان یا چەکدارن داعش لوی میحواری هەبیتن هەروەسا ژە عالیە میحوارە باشی وەژی لە سەربازگەها زلێکان دوی بشەف فڕوکێن هەفپەیمانە بە سەختی بردومانە دەوروبەرن ئەوێ سەربازگەهەی کرد و پێشتر لە دەوروبەرن وێ چەکدارن داعش هەوڵدا بوو نزیک ببن لە سەربازگەها زلێکان و سەربازگەها زلێکان هەرێک ژە حەشدا وەتەنی و هەروەسا هێزن ئارتێشا تورکیا دناواوێ سەربازگەهێدا دنەهادا خوجه بووینە جدا ژێ زانیاریان ئەنیێن شەر مدەوێت ئاماژە بهێن زانیاریان سنتەرێ باژارە دووکێ بکەم کو بریار ئەوە ئەبرکە لە پارێزگا دووکێ ژبار ڕێڤەبەریا ئەوقاف و کاروبارن ئاینی و ڕێڤەبەریا ڕەوشەنبیریە و هونەری دووکێ چەندین چاڵێکی بیاداش دایک بوونە پێغەمبەر ئیسلامی محەممەد سڵاوین خودە لەسەر بن بڕێڤە بچیت هەروە سال ژبال ڕێڤەبەریا پەروەردار و شەلاژی لە پارێزگا دووکێ پیشانگەهەکە وێنن خویندکاران ئەوێ لە خاندەنگەها شالین لە پارێزگا دووکێ بڕێڤە بچن ئەڤە و زانیاریام و دمای 24 ژمێرن دەرباز بوویدا و لێ دەمێ داهاتی دەکوتێن پێشبینی کردن لە سنوێرە پارێزگا دووکێ بهێن ڕۆژەوێ بەڵێ سیپان گەلەک سپاس بەڵێ سپاس بۆ سەرجەم پەیامنێرانمان لە شەر و شارۆچکەکان یاریمی کورد